هەیە لەسەر بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیەکانی هەیە. ئابووری هەر وڵاتێک پەیوەستە بە سەقامگیریەکەوە. کاتێک کە هەرێمی کوردستان سەقامگیرە وای کردووە کە ئاستی وەبەرهێنان زیاتر بێ. ئەمە نمونەیەک بوو کە دوێنێ بۆم باسکردن. بەڵام بە پێچەوانەوە ئێران کاتێک کە هێرشەکاتە سەر وڵاتێکی دیکە و سەقامگیری لە ناوچەکی خۆی و لە دەور و بەریشی نایڵێ ئەوە ئابوووریەکەی ئەوەندەی تر لاوازە بێت. چونکە ئەگەر سەقامگیری و ئارامی نەبێت ئابووری ناتوانێت پێش بکەوێت و ئەو کەسانەی کە بازرگانی یەکەن و بەرهێنەران ناتوانن بە ئاسایی سەرمایەکانیان بخەنە بازاڕەوە. ساڵانێکە هەرێمی کوردستان و هەولێریش بەهۆی ئەو سەقامگیری کە هەبووە بۆتە شوێنی وەبەرهێنان، پێشکەوتن، گەشەکردنی ئابووری. بەڵامەوە چەندین جارە ئێران بە موشک سەرمایەدار وەبەرهێنەرەکان دەکاتە ئامانج. ئەمانەوەی گفتوگۆ لەبارەی ئەم پرسەوە بکەین بۆ ئەو مەبەستەش معروف هەرکی جێگەری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت ڕاستەوخۆم کاتت باش بەڕێز معروف سڵاوت لێبێ پێمان بڵێ کاریگەریەکانی هێرشە موشکیەکەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان لەسەر کەرتی وەبەرهێنان و لەسەر ئابووری هەرێمی کوردستان چەندێک دەتوانێت بەردەوام بێت. ئایا ئێمە بینیمان کە بازرگانان سوورن لەسەرەوەی کە بەردەوام بن لە کارەکانیان لە مامەڵە بازرگانەکان و لە پێشخستنی ئابووری ئەم وڵاتش. ئێوە چیەکەن بۆی کە بازرگانان بەو هێرشانە یاخود سارد نەبنەوە یاخود کاریگەریەکی ئەوتۆ دروست نەکات لەسەر سەرمایە و لەسەر کارەکانیان؟ سپاس بەناوی خی گەورە، زۆر سپاسان دەکەم. لە سەرەتادا سەری ڕێز و نەوازش دادەنوێنم لە بۆ شەهید پێشڕە و پێشڕەوی ئاوەدانی، پێشڕەوی جوانی شاری هەولێر. بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا کارێکی نابەجێ بوو، بەڕاستی بە تایبەت لە ڕووی بازرگان و وەبەرهێنەکانی هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی. داوا لە خی گەورە دەکەم هەرچی زووە شیفایی عاجل لە بۆ بریندارەکانیش بخوازێت لە خانەوەدەی بەڕێزیان و زۆر سوپاسان دەکەم. ئەگەر ئەمە بێنە ڕووی بازرگانی کە ئەم کارانە کە دەکرێت دووبارە بۆ سەر بازرگانان و وەبەرهێنەکانی شاری هەولێر بەڕاستی کاری ناوبەجێن و ئەو پاساوانەی کە دەشکرێن پاساوی نادروستن بەڕاستی بەداخەوە کە وڵاتی ئێران وڵاتێکی دراوسەیە لە ڕووی بازرگانیوە چەندەها لێکتێگەیشتنی بازرگانیمان لەگە ژوورە بازرگانیەکانی ئەم وڵاتە واژۆ هەیە و پەرەمان پێداوە لە ڕووی بازرگانی. خۆتان دەزان لە ساڵی 91ەوە ئێمە لە ڕووی بازرگانیوە لەگەڵ حکوومەتی ئێران هاوتەری بین و هەروەها سنوورەکانمان واڵا کردووە لە ڕووی بازرگانیدا و قەبارەی بازرگانی نێوانمان تا ڕادەیەک پێشکەوتنێکی باشی بەخۆیوە دیت بوو کە قەوارەی بازرگانیمان ساڵانە دەگەیشتە 6 بۆ 8 ملیار و تەنانەت لە هەولێر بۆ 2 ملیار بۆ 2 ملیار و 500 میلیۆن دلار دەبوو ساڵانە. ئەوەی کە ڕووی داوە ئەوەی ئەم زانم لە ڕووی بازرگانان ڕاستە تا ڕادەیەک کاریگەری هەیە، بەڵام بازرگانان و وەبەرهێنەرەکانی شاری هەولێر و کوردستان پێشمەرگە ئاسا لە کارەکانی خۆیان بەردەوام دەبن و لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لە ڕووی قەوارەی بازرگانیشەوە پەرەی پێدەدرێ. بەڵام ئەوەی جێی نیگەرانیە ئەگەر بینە ڕووی بازرگانی لەگەڵ وڵاتی ئێران هەروەکو پێشتر باسم کرد بەڕاستی کاریگەریەکی ئەوتۆی دەبێت. لێرەدا ئێمە تەنانەت ئەوە ناخەینە ڕوو کە کاریگەری بازرگانی لەسەر هەولێر تەنانەت لەسەر کوردستان و هەولێر دەبێت لە ڕووی زەرمەند کە ئێمە بین. بە پێچەوانەشەوە کاریگەری لەسەر وڵاتی ئێرانی شەیە تا ڕادەیەک چونکە تەنانەت چەندەهان کۆمپانیای ئێرانی ئێستا لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی شوێنیان بۆتەوە کاری خۆیان ڕۆژانە ئەنجام دەدەن، هەروەها دەستی کاریشان لێرە زۆرە. چونکە ئەمە گەر تەماشای بکەین کاریگەری بازرگانی لە نێوان هەردوو وڵاتدا هەردوو لای تەواوکەری یەکترە، ئەگەر چ لایەنی ئیجابی بێت یاخۆ لایەنی سلبی بێت.
بەداخەوە ئەوەی کە ڕوویدا داوا لە وڵاتی ئێرانیش دەکەین کە دووبارە بوونەوەی ئەم کارە وابزانم زەرمەندی یەکەم هەردوو لایەن دەبن و بازرگانانی هەردوو لایەن دەبن و بە پێویستی دەزانین لایەنی سیاسەکەش لە بۆ حکوومەتی هەرێم بەجێ بێلین لە بۆ دەتوانن لایەنی ئێرانیەکان بانگ بکرێتن یان قۆنسولی ئێرانی کە لێرە مەوجودە. بەڵێ باشە ئێوە بەردەوام پەیوەندیتان هەیە لەگەڵ بازرگانە ئێرانیەکاندا کە لە هەرێمی کوردستان بازرگانیەکەن یاخود پرۆژەیان هەیە کارگەیان هەیە بەشێکیان بازرگانی ئێرانین و چەندین کرێکاری ئێرانی لێرە کارەکەن. ئەوان ئەڵەن چیە خود کاریگەری ئەم هێرشانە لەسەر ئەوان چییە بێت ئەوانیش پێیان وانییە کە زەرەر و زیانەکەی بۆ ئەوانی شەبێت دواتر ئابوورێکی خراپ و لاوازی هەیە ئێران ناتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان و هاتوونەتە هەرێمی کوردستان کەواتە هەڵوێستەی ئەوان چییە لەسەر لەم کاتەدا؟ بێگومان هەروەکو پێشتر باسم کرد ئێمە هەر لایەنێکی پێچاوانە دەبینین تەنانەت لەسەر بازرگانەکانی هەرێمی کوردستان نابێت لەلایەنی وان تا ڕادەیەک دەتوانم ئەگەر لای ئێمە 150 بێ لایەنی ئێران 160 دەبێت لەبەرەوەی زۆربەی زۆر کۆمپانیەکانی ئێستا کار دەکەن و ئەو ڕێژەی کە ئەو کاڵانەی لە ئێرانەوە دێ کالای سەرەتایین وەکو مەواد ئەوەلین کە ئێستا هەولێر و کوردستانی پێ ئاوەدان دەکرێتەوە بێگومان تەسیراتی ڕاستەوخۆی لەسەر کارگەکانی ئێرانیش هەیە لە مەوادی بیناکردن و هەروەها وەکو گوتم مەوادە سەرەتاییەکان و ئەوانی لایەنی بازرگانەکانی ئێرانیش لە هەولێر دەستی کاریان زۆرە ئێستا ڕێژەیەکی زۆر بازرگان و پیشەوەرەکانی ئێران لە هەولێر کار دەکەن لە هەرێمی کوردستان بەگشتی کار دەکەن بێگومان تاسیرێکی ڕاستەوخۆیان لەسەر ئەوانیش دەبێتن ئەگەر ئێمە 150 بین بێگومان ئەوان زیاتریش. باشە ئەمە دووەمین جارە کە ئێران لە هێرشەکانیدا سەرمایەدار و بەرهێنەرانی کوردستان بە تایبەت هەولێر ئەکاتە ئامانج ئەمە چ پەیامێکی لە پێشەوە ینی لە پشتەوەیە چ پەیامێک لە ئەم لەم کارەی ئێران ینی ئێوە هەستی پێیەکەن کە دیارە ئەمە بەواتای بە ئامانجگرتنی ئابووری هەرێمی کوردستان نایەت؟ بێگومان لەوەش ئەمە کە سەیر دەکەین ئەوە جاری دووەمە لە ڕووی وەبەرهێنەرەکان و بازرگانەکانی شاری هەولێر دەکرێنە ئامانج بێگومان ئەمەش خۆی لە خۆیدا پەیامێک هەیە من بە بەڕێزت ڕادەگەینم حتا لەگەڵ حکوومەتی ناوەندیش کە هەندێک مەشاکیلمان هەیە لەوانەیە بە شێوێکی ڕاستەوخۆ بیان ناڕاستەوخۆ کە بڕینی موچە و ڕاگررتنی بازارەکانی هەرێمی کوردستان لە زۆر ڕووەوە ئەمە خۆی لە خۆیدا پەیامێکە بۆ زۆر دەگەیەنێ یەکێک لەوان کە ئاوەدانی کوردستانە و ئاوەدانی شاری هەولێرە شاری ئاوەدانیە لە ناوچەکە لە ڕووی جوگرافیەوە کە سیر دەکرێت شاری هەولێر پێشوەچوونێکی گەورەی بەخۆوە بینیوە و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێ حکوومەت زۆر تەرکیز و تەکید لە ئاوەدانی شاری هەولێر و کوردستان دەکرێتەوە بەو وەسعە لەبارەی کە ئێستا هەیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بێموچەییەوە دەبینن ئاوەدانی هەولێر و کوردستان ڕانەگیراوە تەماشای دەکەن بەرەو پێشچوونێکی دیکەی بەخۆوە بینیوە خۆی لە خۆیدا ئەو کارانەی کە دووبارە دەکرێتەوە من وەکو شخصی خۆم هەمان بۆچوونم هەیە لەوانەیەوە خۆی لە خۆیدا پەیامێک بێتن هیوادارم داوا لە وڵاتی ئێران دەکەم بەڕاستی پێداچوونەوەیەک بکرێتن چونکە هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی مێژوویشەوە ئێمە لەگە وڵاتی ئێران وەکو بڵێ تەواوکەری یەکتر بووینە لە ساڵی هەفتەیەکان جێگای کردوتەوە بۆ شۆڕشی کوردی و لە ساڵی 91ەوە بە هەمان شێوە دەرکەی واڵا بووە بۆ حەوانەوەی بەشێکی زۆری کورد ئەمە هیوادارین ئەوەی کە هەتاکو ئێستا بە سوپاسەوە وەرمانگرتووە و لە شەڕی داعشیش هەمان دەستیان هەبووە
لایەنی ئەمنی نامانەوێت لێرەوە ئەمە دەست لە سوپاسنامەکان هەڵبگرین لە ڕووی وڵاتی ئێرانەوە. هەموو کات ئێمە داوامان کردووە ئێمە وەکو برایەک بین، وەکو دراوسەی باش بین، لە ڕووی ئابووری و گرنگی بە یەکتر بدەین، چکە ئەم کارانەی کە دووبارە دەکرێتەوە وەکو دەڵێ لە ساڵحی هیچ لایەنێکماندا نییە، تەنانەت لە دوورخستنەوەی هەردوو لامانە داوا لە وڵاتی کارانە ڕوو دەدان ئەو کاران کاتێ بینین لە هاوکار